پەیمانگای کارنێجی بۆ ئاشتینی دەوڵەتی کە بارگاکی لە ئەمریکای راپۆرتێکی لەباری بارودۆخی دارایی عێراق بڵاو کردوتەوە و ئاماژەی بەوە کردووە عێراق لە مانگی حوزەیرانەوە بەدەست قەیرانێکی گەورەی داراییەوە دەناڵێنێت کە بەهۆی دابەزینی نرخینەوەتەوە ڕۆبەڕووی بۆتەوە. ئەم قەیرانش لە کەوتەی کورتخایان و ماوە درێژی دەبێت بە جۆرێک لە ماوەی کورتخایاندا بەغدا توانای دابینکردنی موچەی فەرمانبەرانی نەماوە و بە ناچاری پەنای بە وەرگرتنی قەرز بردووە چونکە داهاتی مانگانی بەشی لە 150 خەرجەکانی حکوومەت دەکات. لە ماوەی درێژخایانیشدا عێراق ڕۆبەڕووی داروخانێکی دارایی دەکاتەوە و پێشبینی دەکرێت ئەمە لە ساڵی داهاتوودا ڕوو بدات. هەناردەینەوتی عێراق لە ماوەی دەمانگی ڕابردوودا بەهۆی پابەندبوونی بەڕێکەوتنی ئۆپیک پلس لە 14.1 دابەزیوە و کوی هەناردەینەوت 923 ملیۆن و 850 هزار بەرمیل بووە. ئەوە لە کاتێکدا لە هەمان ماوەی ساڵی ڕابردوودا ملیارێک و 75 ملیۆن بەرمیل نەوت هەناردەکراوە. جگە لەوەش داهاتی نەوتی عێراق لە دەمانگی ڕابردوودا بەهۆی دابەزینی نرخی نەوت و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناوە بۆ نیوە کەم بۆتەوە و تەنها 34 میلیارد دلار بووە. کەمبوونەوەی داهاتی نەوت بەو ڕێژە زۆرە عێراقی ڕۆبەڕووی قەیرانێکی گەورەی دارایی کردوتەوە و توانای دابینکردنی موچەی فەرمانبەرانی نەماوە چونکە لە عێراق 4 ملیۆن فەرمانبەر و 4 ملیۆن خانەنشین و ملیۆنێک و 300 هزار موچەخۆری چاودێری کۆمەڵایەتی هەیە کە موچەی مانگانیان 6 تریلیۆن دینارە. پەیمانگای کارنێجی بۆ ئاشتی نێودەوڵەتی باسی لەوەش کردووە لە ساڵی ڕابردوودا تێکرای داهاتی نەوتی هەر مانگێک 6 ملیار و 500 ملیۆن دلار بووە. ئەمە جگە لە داهاتی نانەوتی بەڵام ئەم ساڵ ئەو داهاتە بۆ نیوە کەم بۆتەوە بە جۆرێک تێکڕای داهاتی نەوت هەندێک مانگ کەمتر بووە لە 3 میلیارد دلار و هەندێک مانگیش گەیشتۆتە 3 میلیارد و 520 ملیۆن دلار کە ئەوەش نەک بەشی خەرجەکانی حکوومەت بەڵکو بەشی موچەی فەرمانبەرانی دەوڵەتیش ناکات. بۆیە پێشبینی دەکرێت ئەگەر نرخی نەوت بەو جۆرەی ئێستا بمێنێتەوە ئەوە عێراق ڕۆبەڕووی داروخانێکی گەورەی دارایی ببێتەوە.